ئاریشەیە نافخۆین یەکێتیان نیشتیمانیا کوردستانی بەردەوامن لێنها بەشێک ژە ئەندامên سەرکردایەتیە یەکێتی دەخوازن دەریێ چارەسەریە ji بۆ حیزبا خۆڤە بکەن. هەژدە ئەندامên civata سەرکردایەتیە یەکێتی دڕیا پرۆژەیەکی ڕە بزاڤە چارەسەرکردنا ئاریشەیên نافخۆ ددن. li gorî zaniyariyên NRT dê projeyê de piştniyara çêkirina lijneyekî hatiye kirin ji bo çareserkirina arîşeyan. Got lê gorî projeyê destek tê çêkirin ji bo birêvebirina yekîtî gopêk tê dije. Kusret Rasûl û Berhem Salih cêgirên sekretêrê giştî, Xêr û Ehmed endama mekteba siyasî û Mala Bixtiyar berpirsê kargêrî û Umer Fettah endamê desteya kargêrî. ئەگەر نەفەسی پێکەوە هەڵکردن ئەگەر نەفەسی پاراستنی یەکێتی ناو یەکێتی ئامانجی لە پێشینەمان بێ بێگومان ئەکرێت لەسەر فۆرمێک پێک بین بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە بەردەوام بین. هەر لە گۆری پرۆژەیە جارەکەدن پۆستên یەکێتی لەسەر بنەمایە نو لە مالبەند و مەکتەبین یەکێتی تێن دابەشکردن. هەرچەندە ئەو پرۆژەش بۆ چارەسەرکردنا ئاریشەیên ناو یەکێتیە لێ بەشێک ji ئەندامên vê hizbê tu hêviyawan vê projeyê nîne. ئەنجومەنی سەرکردایەتی مەسئولن کەمتەرخەمن لەوەی کە ئەوان تەنها ئۆرگانێکن وەکو ئەنجومەنی سەرکردایەتی ئەتوان بە ناو یەکێتیەوە بڕیار بدەن نەک مەکتەبی سیاسی. بەڵام من ئەوەی من ئاگام لێ بێ و من قەناعەتم پێ بێ ئیشی یەکەمی ئەمانە ئەوەیە سێ مانگ جارێم برادرانە بوو کۆبوونەوەی سەرکردایەتی بکەن. ئەنجومەنی سەرکردایەتی گلەیمان هەیە لیان ئەتوانن ئەوان مەکتەبی سیاسی بگۆڕن. مەکتەبی سیاسی بە پێی پێڕێی ناخۆ 11 کەسە بەڵام ئێستا 90 ئەبوو لەوە دەست پێ بکەن قبول نەکەن 8 کەس بە ناشەرعی بێ بە مەکتەبی سیاسی. li gorî zaniyariyan wan endamên civata serkirdayetiya yekîtî got projeya xwe ji bo cêgirên sekretêrê giştî û desteya kargerî ya civata serkirdayetiya Encumena Navendiya Hizba xweşandina di projeyê de behsa wê yekê dikin. Got hizba wan bê peywendiyên xwe de biça digel Partiya Dîmokrata Kurdistanê û tevgera goran û aliyên siyasî yên Bakurê Kurdistanê.